ئەوەیەکەمان ئامادەیە بێگومان بەڕاستی بابەتێکە کە پەیوەستە بە ژیانی هەمومان و شاری سلێمانیش دیارەکراوی بزەبێت. بەڵێ ڕێژەی سەوزایی و خزمەتکردنی باخچەکان بزانین لە ساڵی 2023 چۆن بووە پلانی بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی بۆ ساڵی ئایندە چۆنە لەو بارێشەوە میوانداری بەڕێز بەهرۆز سالارمان کردووە بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی کاک بەهرۆز سپاس بۆم دەرفەتە بەخێر بێت. زۆر بەخێر بە کاک بەهرۆز. زۆر سپاس. زۆر سپاس خۆشبی کاک بەهرۆز با ئەوە بکەمەوە بە پرسیار پلانی ساڵی داهاتووتان چۆنە و ڕێژەی سەوزایی لەم ساڵدا لە چه ئاستێکدایە لە شاری سلێمانی؟ بەڵێ ئێمە بۆ ساڵی 2023 ئێستا بەرەو کۆتایی ساڵی 2023 چین پلانێکی زۆر باشدانرا بۆ خزمەتکردنی سەوزایی شاری سلێمانی لێرەوە جێی دەستخۆشیە کە دەستخۆشی لەسەر جەم کارمەندانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بکەم بە تایبەتی باخەوان و ژینگە پارێزە ماندووەکان کە بەردەوام بوون لە کارەکانیان بێ ئەوەی بۆ تەنها ڕۆژێک بایکۆت بکەن بۆ تەنها ڕۆژێک داوام نەکەن بەردەوام بوون بە ڕۆژانی هەینی و شەمە و پشوەکانیشەوە کە ئەمە بەڕاستی جێی دەستخۆشیە ئەو بەرهەمەی کە ئەمڕۆ ئەگەر گۆڕانکاریەک لە سەوزایی شارە هەبێ شاری سلێمانی بەرەو جوانکردن و سەوزایی ڕۆشتبێ جێدەسی ئەو خۆشەویستانی پێوە دیارە و بەڕاستی جێ خۆیەتی کە دەستخۆشی لە بەڕێز خاتولەیلا سەرۆکی شارەوانی سلێمانی کە هەمیشە پاڵپشت و هاوکارمان بووە ئێمە پلانەکانمان چڕ کردەوە لە ساڵی 2023 بە چەند بەشێکەوە بەشێک لە پلانەکانمان نوێژەنکردنەوەی چەند باخ و پارک و بلوارێک بوو بەشێکی کەمان سەوزکردنی هەندێک بلوار و فولکە و باخچە بوو لە ناو شاری سلێمانیە لەگە سەوزکردنی هەنێک شەقامی شاری سلێمانیە پلانێکی کەمان کە ئێستا لە کۆتایی ساڵا بە دەستخۆشیەوە بۆ سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بۆ فەرمانگەی ژینگەی سلێمانی کە هاوکاری ڕاستەوخۆ بوون کە لە بری سەوزکردن لە ڕێی هەندێک لایەن و وەبەرهێنەرەوە هەندێک شوێن لە شاری سلێمانیا سەوزەکرێ هەندێک لە پلانەکانمان لە کۆتایی ساڵات دەست پێ کرد هەندێکیشمان لە ساڵی ئایندا بەردەوامە بین کە ئەمانە بە کۆی پرۆسەکە ئەتوانم بڵێم جێی دڵخۆشی بوو کە لە ساڵی ڕابردووە ژمارەیەکی زۆر باش لە پارچە زەوی یا بلوار یا شەقام سەوز کرا کە زیاد لە 30 باخچە و بلوار و فلکە لە شاری سلێمانیە لە ساڵی ڕابردووە ڕوێنراوە سەر و هەفتا باخچە و پارک نوێژەن کراوەتەوە کە ئەمە بەڕاستی سەرڕای ئەو قەیرانەی کە ڕووی کردووە تا هەرێمی کوردستان و بە تایبەتی شاری سلێمانی لە ساڵ 2023 ئێمە لە هەنگاوەکانمان بەردەوام بووین پلانێکی باشمان بۆ دانا دەستخۆشی لەو بەڕێزانەکەین کە هاوکارمان بوون زۆر لایەن هەبووە کە هاوکارمان بووە لە ساڵی ڕابردووە لێرۆژی دەستخۆشیە بۆ سەرۆک باڤڵ کە لە ساڵی 2023 توانی بە هاوکار و پشتیوانمان بوو بەڕواندنی ملیۆنێک نەمام لە هەرێمی کوردستانە کە ئەمە سەوزایەکی زیاتری بەخشیەوە بە شاری سلێمانی و بە دەوروبەری شاری سلێمانی لەسەر بە دڵنیایە و کاریگەری شێوێ ینی ئێستا شاری سلێمانی دڵخۆشیە کە زۆرترین سەوزای لە شاری سلێمانی کاک بەرزبا پرسیارەکەن ئێستا دە ڕێژەی سەوزایی لە سلێمانیدا چەندە ستاندارد جیهانەکە بۆ ڕۆژی سەوزایی لە شارێکدا دەبێت چەند بێت؟ ڕێژەش سەوزایی ئەگەر ئێمە باسی سنووری جوگرافی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی سەر بە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی بکەین لە ستانداردی جیهانی نزیک بووینەتەوە زۆر کە شوێن بۆ شوێن ستانداردی جیهانی بە پێی دانیشتوانی ئەو ناوچەیە هەوڵاتیانی ئەو ناوچەیە یان زیادبوونی معامل و کارگە و سیارەکان بە پێی ئەوانە ئەگۆدرێ ئێستا بۆ شاری سلێمانی لە سەروت و 120 ئێمە ستانداردی جیهانی تێپەڕەکەین جێ دڵخۆشیە شاری سلێمانی زۆر نزیک بووینەتەوە بۆ شاری سلێمانی ئێمە ستاندرد 120 تێپەڕکەین ستانداردی جیهانی تێپەڕەکەین وەکو ناوەندی شاری سلێمانی دەوروبەری سلێمانی دەوروبەری سلێمانیش ئەوە بەپێی ئەو بەڕێوەبەرایەتیانە یان ئەوە بەڕاستی داتایەکەوێ کە چەند ڕێکخراوێت چەند کەسێک هەستێ بەوە کە بتوانێت من ناتوانم دەسەڵاتی ئێمەیانە من ئەتوانم لە ڕووی سنووری جوگرافیایی ناو شاری سلێمانی و بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە قسە بکەم کە جێی خۆشحاڵیە نزیک بووینەتەوە لە ستانداردی جیهانی کەمە
ژینگەیەکی دروست تەندروست دەبەخشێ بە هەموو هاوڵاتیانی شاری سلێمانی، سیمایەکی جوانە بەخشێ بە شاری سلێمانی. لێرە جێی دەستخۆشیە بۆ ئەو لایەنانە، بۆ ئەو فەرمانگانە، بۆ ئەو باخەوانە دڵسۆزانە کە هاوکار بوون لە سەوزکردن و نوێژنکردنەوە و ڕازاندنەوەی شاری سلێمانیدا. کاک بەرۆز وەک خۆشت ئاماژت پێیا کە ژینگە پارێزان و فەرمانبەران شەو ڕۆژکاریان کردووە و کەمەجێی خۆشحاڵیە. هاوڵاتیان تا چەند کار ئاسانیان کردووە لەگەڵتانە؟ بۆ نمونە ئەگەر بە چاندنی نەمامێکیش بێ یان وای لێ هاتووە ئێمە هۆشیار بین بەرامبەر ئەوەی کە کار بۆ پاراستنی ژینگە بکەین لە شاری سلێمانی، ڕێژەی سەوزایی زیاد بکەین، جیاواز لە بەڕێوەبەرێتەکەتان مەبەستم بەگشتی هاوڵاتیان. تا چەندێ هاوڵاتیان هاوکار دەبن؟ هاوڵاتیان شوێن بە شوێن فەرقەکە. بەڕاستی بەس بە شێوەیەکی گشتی بڵێن ئێستا جێ خۆشحاڵیە کە هاوڵاتیان تا ڕێژەیەکی زۆر هاوکارمانن، هەم لە سەوزکردنی شارە، هەم لە چاودێریکردنی سەوزایەکانە و چەنەها ڕێکخراویش کە بەردەوام لە سەرخەتن لەگەڵمانە کە هاوکارن بۆ سەوزکردنی زیاتری شارەکەمان، بۆ پێداویستیانێکی پێویستمان بێ. و ئێمە لێرەوە داواکاریمان لە هاوڵاتیانی خۆشەویستمان هەیە کە ئێمە لە هەوڵەکانمان بەردەوامین، بەڵام داواکاریەکمان لێیە کە چاودێر بن زیاتر بۆ ئەو سەوزایی، کار ئاسانیمان بکەن بۆ ئەو سەوزاییەی کە ئێمە فەرامێنین بۆ شاری سلێمانیە. و لێرە ئەوەش بڵێم ئێمە ئەو هەنگاوانی کە ناومانە بۆ هەر شوێنێک لەو ناو شەقامە گشتیەکان، لە ناو بلوارەکان، لە ناو سایستۆپەکانی شاری سلێمانیە، بەڕاستی لە هەر شوێنێکان ئەمامێکمان ڕوانە بێ، لە هەر شوێنێکە شوێنێکمان سەوز کرد بێ پێشتر دراسی تەواوی ئاودێریکردنی بەڕێوەبردنیمان کردووە. چونکە ئێمە لە هەر شوێنێکە هەنگاوی سەوزکردنەنین ئێمە بیری مانگی 7 و 8 و 9 و 10 کەش و هەوای شاری سلێمانیمان هەیە، هەم لە ڕووی گەرما، هەم لە ڕووی کەش و هەوا ڕەشەباکەی شاری سلێمانی. وێ دراسێکی باشمان کردووە لە هەر شوێنێکە ئێمە هەنگاوی سەوزکردنەنین پێش ئەوە دراسەمان کردووە بۆ خزمەتکردنی. بە خۆشحاڵیشەوە ئێستا و پلانی لە بری سەوزکردن کە هەیە بە دەستخۆشیەوە بۆ ئەنجومەنی شارەوانی سلێمانیش کە هاوکارن بەوەی کە بڕیارەدەن ئەو وەبەرهێنانە یان ئەو لایەنانەی کە هیچبات کراوە لە ڕێی فەرمانگەی ژینگەی سلێمانیشەوە کە شوێنێک کە ئەو شوێنەی خۆشی کە پێویستە لە 25 سەوزایی هەبێ، ئەگەر تەواوی سەوزایەکەی لەو شوێنەیان مەجاری نەدابێ نەیکردبێ دەهێنرێت لە دەرەوەی شاری سلێمانی. ئێمە شوێنەکانیان بۆ دیاریەکەین، ئێمە سەرپەرشتی کارەکانیان ئەەکەین، دەرخستەکانیان بۆ ئامادە ئەەکەین، هەموو شتێکیان پرۆپۆزالیان بۆ ئامادە ئەەکەین، هەڵەسن بە سەوزکردنی. گرنگ لە سەوزکردنەکەشی ئەوەیە ئەم لە بەری سەوزکردنەکە ئێستا لە پلانی 2024 بەردەوامە بین زۆر بە شێوەیەکی چڕ و پڕ. گرنگ لە سەوزکردنەکە گرنگ ئیدامەکردنەکەیەتی کە بە بەردەوامی ئەو شوێنانە، ئەو لایەنانە، ئەو وەبەرهێنانە بە بەردەوامی بەڕێوەبردننی ئەو شوێناگرنە ئەستۆ، ینی خزمەتی ئەەکەن. ئەوە کە خاڵێکی زۆر گرنگە، چونکە گرنگتر لە سەوزکردن گرنگتر ئیدامەکردنەکەیەتی بەڕێوەبردنەکەیەتی خزمەتکردنەکەیەتی بەردەوام بیت و بە پێی پلانێک کە دەستی پێکرد بەردەوامیش بەردەوام بین. بەڵێ ئێستا و پلانی کە دانراوە جێی خۆشحاڵیە بەو شێوەیە ئەڕۆین کە هاوکارە و ئێمە وەکو بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی پێشتریش لە بیدایەتی ساڵی 2020 ڕامانگەیان بوو کە پلانمان هەیە سەر و 50,000 نەمامودەوەن لە شاری سلێمانیا بڕوێنین. ئێمە بە خۆشحاڵیەوە ئەو نزیکی 60,000 نەمامودەوەنیشمان ڕواندووە، نزیکی 45,000 گوڵمان ڕواندووە، ینی بەگشتی سەر و 100,000 گوڵ و نەمامان لە شاری سلێمانیا لە ساڵی 2023 ڕواندووە. هەر لە شوێنێکیشە ئێمە کارمان کرد بێ بۆ ڕواندنی ئەو نەمامودەوەن و گوڵانە، وەکو پێشتریش ئاماژەم پێیا خزمەتی شێکین بە بەردەوام و پلانیشمان داناوە بۆ خزمەتکردنی. بەڵێ کاک بەهرۆز جیاواز لە سەوزکردنی سنتەری شارەکان و بەڕێزت ئاماژت بێت کە چەند شتێکی دیکەیان گرنگن لەم ساڵدا ساڵی 2023 هەمووتێکتا ڕاگەیان بۆ پاکردنەوەی سنتەری شارەکان و هەروەها جوانکردنی بلوێری ناو باخچەکان. ئەیان پلانە بۆ 2024 بە هەمان شێواز بەردەوام دەبێت؟ چ پلانێکێ بۆ 2024 لەم ڕوانگەیەوە؟ بەڵێ ئێمە سەر و 500 باخچە و پارک لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە، نزیکەی 100 بلوار لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە، بە کۆی گشتی نزیکەی 600 بلوار و باخچە لە سنووری بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە. ئێمە ئەم ساڵۆک و ئاماژەم پێدا زیاد لە 7
پارک و باخچە و بلوارمان نوێژن کردوێتەوە. هێشتا ژمارەیەکی کەمان ماوە کە ئێمە لە ساڵی 2024 بە هەمان شێوە ئەو بلوار و پاخچانی کە نوێژنمان کردوێتەوە لە تمۆحی خۆمانانە بووە. ئێمە لە ساڵی 2024 تەمەن باقی بێ ژمارەیەکی زۆر زیاتر لەوان لەو پارک و باخچە و بلوارانە نوێژە نەکەینەوە کە ئەو شوێنانی پێویست بوو بێ ئێمە شوێنە گشتیەکان شوێنە بەرچاوەکان یەکێک لەوانەی کە لە ساڵی 2023 نوێژن کرایەوە باخی گشتی بوو و ئێستا بەردەوامین کە لە پارکی ئازادی کە دەستمان پێکردو و بەردەوامین لە ساڵی 2024 کە کۆتایی بە نوێژنکردنەوەی پارکی ئازادی بینی کە ئەمەش بەڕاستی جێ دەستخۆشیە وەکو پێشتری ژاماژەم پێدا بۆ بەڕێسەرۆکی شارەوانی سلێمانی کە سەرڕای ئەو هەموو کارانەی کە وەکو شارەوانی سلێمانی لە ناو شارا کراوە لە ڕووی قیتاوکردنەوە لە ڕووی بەرزەپرد و نزمەپردانی کە دروستەکرێت لە ڕووی پاکوخاوێنی شاری سلێمانیەوە و خەمخۆرێکی سەوزایی شاری سلێمانیشە کە دایمە هاوکارمانە کە بەردەوام لە سەرخەتین لەگەڵیا بۆ پێویستیانی کە پێویستە بۆمان داوین بکە و ئێمە پلانەکانمان لەگەڵ ئەو تیمە ماندوونە ناسانی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە بەردەوامە بێ بۆ 2024 ئەتوانم بڵێم پلانێکی زۆر باشمانداناوە کە سەرجەم زۆربەی بلوارەکانی ناو شاری سلێمانی نوێژەنکەینەوە بەپێی ئەو توانایی کە لە دەسەڵاتی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە هەیە و ئەمە ئاماژش بۆ بدەم کە ئێمە بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی بۆ ساڵی 2023 تەنها یەک نەمامان نەکڕیوە ئەوەی کە ڕوانومانە ئەوەی کە نوێژن کراوەتەوە هەمووی وەکو ئەو دەوەن و گوڵانە هەمووی بەرهەمی بەڕێوەبەرایەتی خۆمانە لە 105 زیاتر ئەوەشی کە ئەمێنێتەوە غەرامە و سزادانی ئەو هاوڵاتیانەیە کە لە ڕێی یاساوە تەسیریانە بێتە سەبڕینەوەی دارێک یان وشکبوون و نەخۆشکەوتنی نەمامێک بۆیە ئەو نەمامانش ئێمە بەکارهێنینەوە بۆ نوێژنکردنەوەی بلوار و پارک و باخچەکانی ناوشاری سلێمانی. کاگە بارۆس تا چەند هەماهەنگیتان یاخود لە پەیوەندیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان تایبەت بە بواری ژینگە لەسەر خەتین لەگەڵیانە بە تایبەتی چەند ڕێکخراوێگەیە لە ڕێکخراوی ئەتوانم بڵم لۆکاڵی لە ناوشاری سلێمانی و عێراقا وەکو کۆمەڵی کوردستانێکی سەوت چەند ڕێکخراوێکی کە بەردەوام لەسەر خەتین لەگەڵمانە بۆی ئێمە هاوکاری ئەوانین ئەوان هاوکاری ئێمەن بۆی کە هەموومان بتوانین ئاگامان لە سەوزایی شار بێ زیاتر پەرە بە سەوزایی شار بدەین شوێنی زیاتر سەوز بکەین و ئەمە لەسەر خەتن لەگەڵمانە بەڵام بەدەل لە ڕێکخراوەکانی ژجی خۆیەتی کە لێرەوە بەڕاستی سپاسی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە عقوبات تاڵەبانی بهێن کە هەمیشە پاڵپشمان بووە کە هەمیشە هاوکارمان بووە بۆ سەوزایی شاری سلێمانی بەڕێز خانمی یەکەمی عێراق و شاناز کە هەمیشە خەمخۆر و سەوزایی شاری سلێمانی بۆ پاڵپشتێکی تاوەمان بووە لە هەر شوێنێکە پێویست بە هەر شوێنێ بە هەر شتێ بوو بێ هاوکارمان بووە بۆیە ئێمە پلانەکانمان بەردەوامە بین و لە ساڵی ڕابردووە ساڵی 2023 توانم بڵێم وابێ بە ڕابردوو ئێمە ئەو ژمارەیە گەرم ئەو ژمارەی کە تۆمار کرا لە ڕووی گەرمای شاری سلێمانیە لە چلەی هاوینە ژمارەیەکی پێوانەی ئەم ساڵ تۆمار کرا بەڵام بە دەستخۆشیەوە بۆ ستافی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانی کە دوای چەند پلانێک دامان ناتوانیمان بە ئاودێریەکی زۆر باش ئەو گەرمایە تێپەڕێنین ساڵی ئەم ساڵ کە ئەتوانم بڵێم کەمترین زیان بە سەوزایی شاری سلێمانی کە و بەربلوارەکان کە و بە سەوزی هێشتمانەوە کە ئەمەش لە کاتی ئاودێریە پلانێکی زۆر باشمان بۆ دانا و ئەم ساڵ جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ئاوێکی زۆر پاکهێنرا کە هیچ پاشەڕۆیەکی لەسەر نەبوو هیچ ئاوێکی پیسی لەسەر نەبووی ئاوڕۆ توانرا ئاودێری باخچە و بلوار و پارک و نەمامەکانی شاری سلێمانی بکرێ و ئێستا کە حالیان لە پلانی ساڵی داهاتوویان پرۆپۆزەڵی چەندەها شوێنمانداناوە لە بەرزەپرد نزمەپرد و شەقامە گشتیەکان بلوارەکان کە لە داهاتووە کاریان تیا بکەین حتا بە ڕازاندەوەی هەندێک لەو کە پێشتریش ئاماژەمان پێدا بوو ئینجانەی لە شێوەی تەختە لە شێوەی شتی کەلتوری کۆنا لە ناو بلوارەکانە دایانێنین وەکو ئینجانە بەکاریان هێنین گوڵیان تێیەکەین ئەیان ڕازێنینەوە کە ئەمەش هەر پلانێکی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانیە و ئێستا کاری تیاکەین لە داهاتووە زۆربەی بلوار و شەقامەکانی شاری سلێمانی. بەڵێ کاک بەهرۆز جیاواز لە ناو باخچەکان و سنتری شارەکان ئایا لە گەڕەکەکاندا لەناو ماڵەکاندا هیچ بڕیارێکی وا هەیە کە بۆ من لە مای ڕابردوودا هەندێک بڕیار هەبوو کە هەر ماڵک بێوێت خانە و دروستکات دەبێت دارێک لە بەردەم ماڵەکەیدا بڕوێنێت ئایا شتێکی واتان هەیە پلانێکی واتان هەیە کە بتوانێت لەناو ماڵەکانیشدا ئەم پرۆژەیە پەری پێبن؟ بەڵێ ئێستا و پلانە هەیە هەم بۆ ماڵەکان هەم بۆ بینا بازرگانیەکان ڕۆژانە
هەم مۆڵەتیان نادرێتی هەم بە ئەو خانوانی کە نوێژە نەکرێتەوە هەم بۆ بینە بازرگانیانی کە نوێژە نەکرێتەوە یا دروستەکرێن لە ڕێی سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە ئیجبار کراون بە کتاب بە نووسرا و ئاڕاستی بەڕێوەتی باخچەکان نەکرێ ئێمەش لیژنەی مختصمان هەیە بۆ بابەتە کەشفی مۆقعیان بۆ کرێ جۆری نەمامەکانیان بۆ دیاریە کرێ ئەو نەمامانەی کە بۆ شوێنە گونجاوە هەمووی ڕێنماییمان بۆ داناوە بەڵێ هەموو بینا بازرگانیانە هەموو ماڵانە نەمام لەبەردەمیانە ڕوێنرێ بەڵام یەک شت هەیە کە ئێمە ساڵانە ببوو بە دیاریدەیەکی بەڕاستی ئەم ساڵ تا ڕێژەیە کەم بتەوە بەڵام هەر بەردەوامە هەڵپاچینی نەمامە ئێمە زۆر جار ئاماژەمان بەوەدا بەداخەوە کە لە وەرزی پاییزا کە گەڵا بەرە و وەرین ئەڕوا و دارەوەریوەکان هاوڵاتیان هەڵەسن بەبێ هیچ هۆکارێک هەڵەسن بە هەڵپاچینی و نەمامە بەس تەنها لەبەرەوەی ئەو گەڵایە کە سیمایەکی زۆر جوانە بەخشێت لە وەرزی پاییزا گەڵاکەی کە ئەوەرێتە زەوی سیمایەکی زۆر جوانە پاییز بەو گەڵا و بەو سروشتی خۆیەوە جوانە بەو دیمەنەوە جوانە بەڵام لەبەرەوەی بە چەند هۆکارێک کۆڵانەکە پیس نەبێ ئایا حوشەی ماڵەکە پیس نەبێ بەبوونی هیچ هۆکارێکەوە هەڵەسن بە هەڵپاچینی و نەمامە بە شێوەیەکی زۆر نازانستی کە لە داهاتووە بێتە وشک بوون لاواز بوون نەخۆشکەوتنی و نەمامانە بۆیە ئێمە لە ڕاگەیاندنەکانە زۆر لەسەرەوە بابەتە قسەمان کردووە زۆر ڕێنماییمان بڵاو کردوێتەوە و بەردەوامی لەسەر و ڕێنمایانە لێرەشەوە داواکاریمان لە هاوڵاتیان هەیە کە هاوکارمان بن هەر نەمامێک پێویستەکە یان سەبەبێکیان هەیە بە هەڵپاچینێکی پێویستەکە بەڕێوەبەراتی باخچەکان ئاگادارکەنەوە ئێمە لیژنەی تایبەتیمان هەیە لە هەموو زۆنەکانە کە هاوکاریانە بین بە شێوەیەکی زانستی ئەگەر پێویستکە ئایا ئەگەر هۆکاری جۆری نەمامەکە بێ پێویستکە بە هەڵپاچینی یان شوێنی نەمامەکە بێ ئایا هۆکاری تەلی کارەبا بێ هەر هۆکاریش کە بێ پێویستکە بە شێوەیەکی زانستی هەڵپاچینێکی بۆ بکەین بۆیە وەکو بەڕێوەبەراتی باخچەکان ساڵی ڕابردوو کارمان لەسەرەوە زۆر کردووە هەتا لە زۆربەی شەقامەکانە ئێستا لە شەقامی پیرەمێر لە شەقامی بڵێن باخی گشتی بۆ سەرەوە لە زۆربەی شەقامەکانی جادەی قەناتە جادەی وەرزیە شەقامە گشتەکانی ناو شاری سلێمانی کار لەسەرەوەکەین کە نەمام هەڵ نەپاچین چونکە هیچ هۆکارێک نییە بۆ هەڵپاچینی کار لەسەرەوە بکەین کە سەوزایەکی جوان کە دیمەنێکی سەوزی جوان بینەوە بە شەقامەکانمان کە نەمامی ئەمبەری شۆستەکە بۆ ئەوبەری شۆستەکە بیاتەوە لە یەک سێبەرێکی جوان بۆ شاری سلێمانی دروستکە بۆیە زۆر کارمان لەسەرەوە کردەوە بەردەوامە بین لەسەرەوە چونکە سروشتی نەمام خۆی بە سروشتەکەی خۆیەوە جوانە من هەموو شەباسیەکەم باخی گشتی بەو سروشتە تەبیعیەتی خۆیەوە جوانە کە نەمامەکانی دەستکاری ناکرێت کە نەمامەکانی هەڵ ناپاچرێت کە نەمامەکانی کەمترین نەخۆشییان هەیە بەهۆیەوەی کە دەستکاری ناکرێن بۆیە داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە هاوکارمان بن بۆ هەڵ نەپاچینی نەمام کاگە بەڕۆز باسی پلانی بەڕێوەبەرەتێکتان کرد بۆ ساڵی داهاتوو چۆن مامەڵە لەگەڵ کەش و هەوایەکەن ئایا پلانی بیتان هەیە بۆ نمونە ئەگەر باران کەم ببارەیە یان بە تایبەت لە وەرزی هاوینە بەڵێ ئێمە ئەم ساڵ بە تایبەتی دراسەمان لەسەرەوە کردووە کە ئەو نەمامانەی کە هەڵی ئەبژێرین بۆ ڕواندن لە هەر شوێنێکە ئەو نەمامانە زیاتر 2 بۆ 3 ساڵ بۆ 4 ساڵ خزمەتی ئاودێریشیانەوێ زیاتر نەمامی سەر و سنەوبەریات کە ئەم نەمامانە زەیتون ژاڵا کە ئەم نەمامانە کەمترین ئاویانەوێت چەند ساڵێک لە ڕواندنیان هەتا ڕێگی خۆی ئەڕوات پێویستەکە خزمەت بکرێت ئەو بدرێت دوای ئەوە ناوێت بۆیە دراسێکی باشمان کردووە هەم بۆ کەش و هەواکەی هەم بۆ ڕەشەباکەی شاری سلێمانی چکە بەڕاستی ڕەشەبایەکمانەیە کە زۆر جیاوازە لە چاو سەرجەم پارێزگاکانی کە ڕەشەبایەکی بەهێزمانەیە کە بە ناوبانگە شاری سلێمانی بۆ ڕەشەبایە وەک گەرماکەشی لە وەرزی هاویناوە ئەو سەرمایەش کە لە وەرزی زستاندا دێت بۆ شاری سلێمانی کە ئەمەش بە هەمان شێوە هەنێک زۆر نەمام هەیە یعنی ناتوانێت بەرگەی ئەو سەرما بەهێزەی زستان ناگرێت ئێستا زۆر نەمام و دەوەن هەیە لە قەزاونەحەکانی سلێمانیە بەرگە ئەگرێ ڕوێنرێ بەڵام ناتوانین لە ناو شاری سلێمانیە بیان ڕوێنین لەبەرەوەی کەشوهەوای شاری سلێمانی زۆر جیاوازترە لە سەرجەم پارێزگاکانی کەی هەرێمی کوردستان بۆیە زۆر دراسی وردیوانەمان کردووە ئەو نەمامانەی کە ئێستا ئێمە ئایان ڕوێنین دراسیەوەمان کردووە کەمترین ئاویان بوێ و لە داهاتووشە ئاویان هەر نەوێت یعنی خزمەتیان کەمتر بوێت و لەگەڵ ئەوەشە وەکو پێشتریش ئاماژەم پێدا لە هەموو شوێنێکە دراسەمان کردو بۆ ئاودێریکردنی بۆ خزمەتکردنی شوێک گرنگتر لە ڕواندنی خزمەتکردنەکەیەتی تا چەند ڕەشەبا ئاستەنجی بۆ دروستکردون بەشێکی گشتی چ شاری سلێمانی بە ڕەشەباکی بەنابانگ بەڵێ ڕەشەبا بۆ ئەو نەمامانەی کە خێراگەشن بۆ نمونە دوو جۆر نەمام لە شاری سلێمانیە کە لە کاتی ڕەشەبایە زۆر
ئەتوانم بڵم چەند فەرعیشیان لێشکێنرێتەوە کاویش داری سەبابەحە لەگەڵ یوکالپتۆسە بۆیە ئێمە لە دراسی ئەم ساڵیش و چەند ساڵی ڕابردووشە کەمترین حاڵەتە و نەمامانەمان نەڕواندووە ئەو نەمامانە بە تایبەتیش بۆ ناڵم بۆ هەموو شاری بۆ هەموو ناوەندی شاری سلێمانی ناگونجێ ئێستا لە هەندێک شوێناکە لە بەردەم بینایە یا لە بەردەم خانوویەکە یا لە بە تایبەتی خوارەوەی شاری سلێمانیایە باشترە بەڵام بە تایبەتی بۆ زۆنەکانی سەرەوەی شاری سلێمانی تۆزێک ڕەشەباکەی بەهێزترە بۆیە ئەوانە زیاتر لە کاتی ڕەشەبایە ئێمە چەند فەرعیشی لێشکێتەوە بە تایبەتی لە نەمامی سەبابە ئەنجاری کالپتۆس بەڵێ لەو منتیقانە زیاتر ئەو حاڵەتانە ڕووە لە بازنەی مەلیک مەحموودی شەقامی بازنەی مەلیک مەحموود بە تایبەتی بەشی توی مەلیک و هەوارە بەرزە و لای زۆنەکانی سەرەوە پارکی مەلیک مەحموود وەمانە زیاتر ئەو حاڵەتانە ڕووە بەڵام ئێمە لە دراسی خۆمانە ئێستا کەمترین حاڵەتە و نەمامانە ناڕوێنین و ئاماژەم پێدا ئێستا نەمامی تو بۆ نمونەکە نەمامێکە لە شاری سلێمانیا چەندەها ساڵە هەیە نەمامی ناروەند ئێمە ئەڕوێنین نەمامی زەیتون ئەڕوێنین نەمامی ژاڵە ئەڕوێنین کامێسا نەمانمانە نەمامی قەزوانی زیینە لیگسترۆم ئەڕوێنین کە ئەم نەمامانە بەردەوام لە شاری سلێمانیا هیچ کەشەیەکیان نەبووە و بەرگەی کەشوهای شاری سلێمانیەگرێ و هێمێسا بە دراسی و نەمامانە زیاتر کردومانە و ئەو نەمامانە لەو شوێنانی کە پێویست بێ بەپێی جوگرافیای ئەو شوێنە یانی هەتا ئێمە لە بەشی سەرەوەی شاری سلێمانی لای توی مەلیکوانە کەمترین حاڵەت ئەو نەمامانەی کە بەرگەی سەرما ناگرن لەوێ نایانڕوێنین یعنی نەمامان هەیە جۆرە نەمامێک هەتا لە لای مەنتیقەی توی مەلیک بەرگەی سەرماکە و ڕەشەباکە و سەرما بەهێزەکەی وێ ناگرێ بەس بۆ مەنتیقی خواری سلێمانی گونجاوترە بۆیە دراسی تەواوی ئەو حاڵەتانمان کردووە لەبەرەوەی شاری سلێمانی کەشوهای شاری سلێمانی زۆر جیاوازترە هەم لە ڕەشەبا وەکو ئاماژەمان پێیا لە گەرما لە سەرماکەشی بە وردی دراسیوانەمان کرد. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز بەهرۆز سالار بەڕێوەبەری باخچەکانی سلێمانی سپاس بۆی کە لەبارەی کوردستانی زێگەڵمانە مادە بوویت. بەڕێزیشتان دەستان خۆش بۆم دەرفەتەکە هەمیشە جێگەی خۆشحاڵی کورسات لە هەموو کاتێکە هاوکارمان بوون. ئەرکی سەرشانمان سپاس بۆ تۆ زۆر بەخێر بیت.